یەکڕیزی و هاوهەڵوێستی ئەو دروشمەی سیاسیەکانی کورد لە وتارەکانیاندا زۆر دووبارەی دەکەنەوە، بەڵام پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری و هاوڕێکانیان لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی کردداری هەنگاویان بۆ ناوە. دوای بەسەرچوونی ماوەی یاسایی پەرلەمانی کوردستان و لەگەڵیشیدا بەسەرچوونی ماوەی شەرعی سەرۆکایەتی هەرێم و حکومەتی هەرێمی کوردستان لە 6 مانگەدا فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و 5 ئەندامی دیکەی پەرلەمانی کوردستان بەرەیەکی ناڕەزایی 12 کەسیان پێکهێنا و بڕیاریاندا بۆ قۆناغی داهاتوو پێکەوە هەنگاو هەڵبگرن. دەمانوێت بە هەمانی ڕابگەێنین ئێمە لە ئێستاوە لە هەر مەیدانێک بین پێکەوە و بە هاوبەشی بڕیار دەدەین و کار دەکەین و بەردەوام دەبین لە فشارەکانمان تا بە زووترین کات هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت و دەستی دۆستایەتیش درێژ دەکەین بۆ هەر کەس و لایەنێک کە خۆی بە ناڕازی لەم دۆخە خراپە سیاسی و ئابووریە دەزانێت و دەیانەوێت پێکەوە بەرەیەکی بەهێز دروست بکەین. هەنگاوەکەی 12 پەرلەمانتارەکە لە پێناو دروستکردنی بەرەیەکی هاوبەشدا بووە دژی ستەم و گەندەڵی و هەنگاوە نایاساییەکانی دەسەڵاتدارانی هەرێم. بە پێی زانیاریەکانی کەناڵی ئاسمانی پەیام چەند مانگێک بەر لە تەواوبوونی ماوەی یاسایی پەرلەمان کۆمەڵی دادگەری و فراکسیۆنەکەی چەند جارێک هەنگاویان بۆ پێکهێنانی بەرەیەکی فراوانتری ناڕەزایی ناوە کە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی دیکەی وەک یەکگرتووی ئیسلامی و نەوەی نوێش لەخۆ بگرێت، بەڵام هەنگاوەکان بێئەنجام بوون. خەمی کۆمەڵ بۆ یەکڕیزی و تۆکمەکردنی بەرەی ئۆپۆزیسیۆن نوێ نییە، جگە لە پێگەێنانی فراکسیۆنی خزمەت لەگەڵ یەکگرتووی ئیسلامی بۆ دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، پێشتریش لە خولی سێمی پەرلەماندا هاوشانی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی بەرەیەکی بەهێزی ناڕەزاییان بەڕێوە دەبرد. پاشان لەگەڵ گۆڕان بەردەوامی بەکاری پێکەوەیدا و دوایین هەوڵیش دروستکردنی هاوپەیمانی هیوا بوو کە یەکەمین ئەزمموی یەکگرتووی کورد بوو لە دەرەوەی چوارچێوە کلاسیکەکەی یەکێتی و پارتی و لە ڕێەوە هێزەکانی عێراق و وڵاتانی جیهان ئاگادار کرانەوە لەوەی خەڵکی کوردستان تەنیا سەوز و زەرد نین. بە گوزەرکردنێکی خێرا بە مێژووی گەلی کورددا ئەوە ڕوون دەبێتەوە بە هۆکاری ناوەکی و دەرەکی لە تەواوی وێزگە مێژوویەکاندا پەرتەوازەی ناسنامەی ئەم گەلە بووە. گروپ و هێزەکان بە جۆرێک ئاوێتەی باڵای پەرتەوازەی و ناکۆکی ناوخۆی بوون تەواوی دەرفەتە مێژوویەکانیان لە دەست داوە و لە ئەنجامیشدا مەیدان لە بەردەمستەمکارانی خۆماڵی و بیانیدا ئاچوغ بووە و بەسەریاندا زاڵ بوون. بەڕای بەشێک لە چاودێران دەسەڵاتدارانی هەرێم لە دوای ڕاپەڕینەوە بە پلان هەوڵیان بۆ پەرتەوازەی خەڵک لەلایەک و هێزە ناڕازی و ئۆپۆزیسیۆنەکان لایەکی دیکەوە داوە. بەو پێی سیاسەتی پەرتکە و زاڵبەیان پەیڕەو کردووە و بەمەش بەردەوامیان بە حکومڕانی خۆیان داوە. دەسەڵاتدارانی هەرێم هەمیشە لە ئاوی لێڵدا مەلە دەکەن، ئۆپۆزیسیۆنی ساختە دروست دەکەن و متمانە لە نێوان هێزە سیاسیەکان و هاوڵاتیانیشدا دەخەنە ژێر پرسیارەوە. ئەوان دەیانەوێ هەر هێزێک ئاو لە گۆزەیەک بکات و هەر لایەنێک بۆ خۆی لە ئاوازێک بخوێنێت. لە بەرامبەردا هەردوو حیزبیش شان بەشانی یەکتر وێڕای ناکۆکی و جیاوازیە مێژوویەکانیان لەبارەی بەرژەوەندی و دابەشکردنی سامانەکانی وڵات و شێوازی حکومڕانیەکەیان کۆک و تەبا و یەکڕیز بن.